بێپلانی حکوومەتی هەرێم لە ساڵانی ڕابردوو لا بەڕێوەبردنی وڵات و پشتبەستن تەنها بە سێکتەری نەوت بۆ دەستەبەرکردنی موچەی فەرمانبەران و گرنگی نەدان بە گشت سێکتەرەکانی تێر وای کردووە بەرزبوون و دابەزینی نرخی نەوت ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دابەشکردنی موچە هەبێت. ئەندامێکی پەرلەمان باز لەوە دەکات حکوومەت لە بڕی ئەوەی کار و بڕیارەکانی لە بەرژەوەندی خەڵک بێ کەچی هەموو هەوڵێکی بە ئاراستەی پڕکردنی قاسە و گریفانی بەرپرسانە و بیر لە دواڕۆژی وڵات و بژێوی هاوڵاتیانی ناکاتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕوئیەکی اقتصادی ڕوونی نییە و خۆشی شڵەژاوە لە ئیدارەی ئابووریە داهاتی پێ کۆنتترۆڵ ناکرێ گەندەڵێکی زۆر لە کەرتەکان و جومگەکانی حکومڕانی هەیە لە ڕووی کارگێڕیەوە و لە هەمان کاتیشە لامەرکەزیەتی جێبەجێ کرد بە شێوازێکی زۆر سەخت کەوە تا سلەیمانی و شوێنەکانی تر بوونەتە قوربانی کورتێنانی مانگەنە چونکە لە داهاتی ئەو شوێنانەوە ئەبێ عەرزی موچە دابین بکرێ ئەوە تا کەرتی تایبەت مامەڵێ لەگەڵ کەرتی تایبەتە بە شێوازێکەکە کە لە کۆنتترۆل دەرچوون و یان زۆریان ئیفلاسی کردووە یان زۆریان بە گەندەڵی و بە فەساد هەڵتۆقی و گەشەی کردووە. لەبەرەوە حکوومەتی هەرێم خاوەنی ڕوئیەکی اقتصادی نییە کە تەنزیمی داهات بکە کە لە خەڵکەوە بۆ خەڵکەوە بێت. ئابووریناسێک پێی وایە بەهۆی فرە ڕەنگ نەبوونی داهاتی حکوومەت بەردەوام مەترسی لەسەر موچەی موچەخۆران هەیە دەشڵێت ئەوەی ئێستا حکوومەتی هەرێم پەڕێوی دەکات لەوەی کە تەنیا کاری بۆ تا دابەشکردنی موچە کۆمپانیایەکی ئاڵوگۆڕی دراویش دەتوانێت ئەو کارە ئەنجام بدات. ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی فرە ڕەنگ نییە و ئابووریەکی یەکگرتوو نییە بۆی کە ئێمە بزانین لە چەند سەرچاوێکی داهاتەوە بۆ منە لە نەوتەوە لە گەشت و گوزار و لە پیشەسازیوە لە کشت و کاڵ و لە سکتەرەکانی دیکەوە بۆیە هەمیشە بە بەردەوامی لە بەردەم مەترسیایە بۆ چونکە سەرچاوی سەرەکی داهات لە هەرێمی کوردستانە نەوتە کاتێ نەوت بەرزە بێت و ئەکرێ بڵێن ئابووری هەرێمی کوردستان باشە بێت کاتێ دابەزێ بە هەمان شێوە بۆ چونکە لە هەر پرۆسەیەکی گۆڕانکاری لە نرخی نەوتە بە بەرزبوونەوەی دۆلارێک ئەکرێ بڵێن نزیک بە هەرێمی کوردستان ڕۆژان 450,000 دلار ڕاتە سەر ئەو بڕەپاری کە پێوت لێ داهات بە پێچوانەوە کاتێک دۆلارێکیش دابەزێ مەترسیەکە جارێکی دیکە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێت چونکە سەرچاوی داهاتی کەمەکاتەوە بۆی هەتاوەکو ئابووری هەرێمی کوردستان فرە ڕەنگ نەکرێ و بەم سیاسەتی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانە پەیڕەوەکرێ بەداخەوە هەمیشە لە بەردەم مەترسیاوین کە ئێمە نازانین ئایندەی ئابووری وڵاتەکەمان بەرەو کوێ. لە ئەگەری دابەزینی نرخی نەوت و بێپلانی حکوومەت چاودێران بۆ چونیان وایە هەرێمی کوردستان ڕەنگە جارێکی تر تووشی قەیرانێکی تری قوڵی ئابووری ببێتەوە و دوجار ئەوەی لەو بێپلانی حکوومەت زەرمەند دەبێت تەنیا هەوڵاتیان و موچەخۆرانن. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.